کاک دانیار لە سلێمانی بزانین ئەو چالاکیانەی لەسەر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی بۆ ڕوبەڕووبوونەوە لە ڤایرۆسی کۆرۆنا و خۆپاراستن هەیە پێم وایە بێجەلا لە شاری سلێمانی هەنێک وێزگە و هەنێک نەخۆشخانەی تایبەت ئامادەکراون. دانیارم کاتت باش چی چالاکی نوێ هەیە کەوا لایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەت کەرتی تەندروستی لە سلێمانی بۆ ڕوبەڕووبوونەوە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا گرتویانەتە بەر؟ بەڵێ کاک شوان ئەم کاتی ئێوەش باش و ئەم کاتی بینەرانیش باش خوازین تەندروستێکی باش بۆ هەموو لایەک بێت. بەڵێ دوای ئەوەی کە تەندروستی سلێمانی بە هەموو شێوازێک ئامادەکاری تەواوی کردو بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا یاخود هەر ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسی کە ئێستا لە جیهاندا بڵاو بۆتەوە. تەندروستی سلێمانی چەند نەخۆشخانەیەک وە چەند کلینکێکی داناوە بۆ حاڵەتێکی توشبوو یاخود گوماناوی لەو ڤایرۆسە. ئێستاش لە نەخۆشخانەی شەید ئاسۆ بەشی دووسێی ئەو نەخۆشخانەیە ینی قاتی دوی سی تایبەت کراوە ئامادەکاری کراوە بووکە وەر حاڵەتێک توشبوو لەو نەخۆشیە. و دوای ئەوەی کە حوت حاڵەتی گوماناوی هەبوو لە شاری سلێمانی کە هەڵگری ئەو ڤایرۆسە بوو ینی گومانی ئەویان لێ دەکرا بەڵام ئەم شەو پشکنین یان دوای پشکنیان بۆ کرا ئەنجامی پشکنەکان بە باشی دەرچووکە هیچ ئەو ڤایرۆسیان نەبوو. وەروەها لە خستخانەی شۆڕش نەخۆشخانەیەکی دیکە دروست دەکرێت کە برا لە ماوەی 15 ڕۆژدا ئەو نەخۆشخانەیە کە لە 30 قرەوەڵە پێک دێت تەواو بکرێت و لە 10 ڕۆژدا تەواوی هەیکەلی بیناکە تەواو دەبێت و لە 5 ڕۆژیدا تەواوی ئەچێزە و ئەو شتانی کە پێویستە بۆی دابین دەکرێت. لە لایەکی ترەوە ئەمڕۆ تەندروستی سلێمانی هەفتەی خۆپارێزی ڕاگەاندوە کە پێویستە هاوڵاتیان ئەم هەفتەیە زیاتر پابەند بە ڕێنمایەکانی تەندروستیەوە زیاتر لە ناو قەرەباڵغی لە ناو شوێنە گشتەکانە دوور بکەونە بۆی ئەو مەترسی کە هەیە لەو ڤایرۆسە لە خەڵکی سلێمانی دوور بکەوێتەوە. بە تەواوەتی تەندروستی سلێمانی هەموو ئامادە باشی کردووە. ئێستاشکە من هەواڵێکم بەدەستگەشت وەزیری تەندروستی لەگەڵ شاندێکی سەردانی سلێمانی دەکەن بۆ سەردانی ئەو نەخۆشخانانە یاخود ئەو شوێنانەی کە گومانی حاڵەتی توشبوونی ئەو نەخۆشیان لێ دەکرێت ینی ئەو ڤایرۆسیان لێ دەکرێت. و تا ئێستاش هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی تۆمار نەکراوە دوای ئەوەی کە پشکنین کراوە بۆ چەندین کەس و ئەنجامەکانیان گەڕاوەتەوە. و لە لایەکی دیکەشەوە ئەو هاوڵاتیانی کە لە ئێران دەگەڕێنەوە دەخرێنە قەرەنتینەوە بۆی کە بۆ ئەوی کە ئەگەر حاڵەتێکی توشبوو یاخود گوماناویان هەبوو ئەنجامی پشکنینیان بۆ بکرێت و ئەنجامەکەی دەربچێت و نەبێتە هۆی بڵاوبوونەوەی و ڤایرۆسە لە سلێمانیدا. زۆر سپاس بۆ پەیامنێرمان دانیار نورەدین لە شاری سلێمانیەوە لەگەڵمان نبووی. دیارە زیادەی زانیاریەکانی دانیاری شوان ئەوەی کە زیاتر جێگەی دڵخۆشیە زیاتر لە 30 کەس لەو گەشتیارانەی لێران گەڕاونەتەوە لە یەکێک لە شوێنی نیشتەجێبووەکانی سلێمانی کە بۆیان تەرخان کرابوو. دوێنێ ئێوارە پشکنینەکانیان هەمویان بە سەلامەتی دەرچوون هیچ کامیان واتە بە ڤایرۆسی کۆرۆناتیەوە نەگڵان.